بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی حکوومەتی ئیسلامی لە بنبەستە. خاڵی یەکەم: شکستی استراتیژیکی ڕژیم و پەراوێزکەوتنی کۆماری ئیسلامی. شکستی کۆماری ئیسلامی لە سووریا و لە دەستدانی ئیمکاناتی مەحوەری خۆڕاگری حاشا هەڵنەگرە. ئەو قسەی کە دەڵێت چاوەڕوانی کارێکی ئەو تۆمان لە ئەردۆغان یان لە رووسیا نەدەکرد، نیشانەی نەزانی بەرپرسانی ئەمنی و بڕیار بەدەستانی ئەم وڵاتەیە. دوالەرزەکانی 7 ئۆکتۆبر هێندە بەربڵاو و فرە ڕەهەندن کە سیمای ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بە ئاراستەی ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل گۆڕیوە. غەزا وێران بووە. حەماس لە دژوارترین دۆخدایە. حیزبوڵڵا لە لوبنان گەلێک لاواز بووە و تەنیا وەک بزوتنەوەیەکی سیاسی دەتوانێت درێژە بەمانەوەی خۆی بدات. دەسەڵاتی بنەماڵەی ئەسەد تێکشکا و نایارانی کۆماری ئیسلامی لە دەمێشق هاتوونەتە سەر دەسەڵات. هێڵی پەیوەندی تاران بەیروت کە جێگای شانازی قاسم سولەیمانی بوو بە تەواوی دارمە. ئەنساڕوڵای یەمەن لە ژێر بردومانی قورسی ئەمریکا و بریتانیا و ئیسرائیل و ئامادەکاریەکانی وڵاتانی عەرەبی بۆ بەهێزکردنی حکوومەتێکی نزیک لە سعودیا لە دۆخێکی زۆر سەختدایە بە تێکشکانی قوڵایی استراتیژیکی کۆماری ئیسلامی و ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی کۆماری ئیسلامی و ئیسرائیل. ئێستا مەترسیەکە زۆر لە جاران زیاتر بەرۆکی ڕژیم و ئێرانی گرتووە. 2. گۆڕانکاری هاوسەنگی هێز لە ناوچەکە و ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گوێرەی پلانی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل و بە قازانجی تورکیا بەرەو پێشچووە و شکستێکی قورسی بەسەر رووسیا و کۆماری ئیسلامی ئێراندا هێناوە. ئامانجی ئەمریکا لە ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تێکشکاندنی دەسەڵاتی بنەماڵەی ئەسەد وەک سەرەکیترین هاوپەیمانی رووسیا و کۆماری ئیسلامی بریتیە لە کۆنتڕۆڵکردنی چین کە پێگەیەکی بەهێزی ئابووری لە وڵاتانی ناوچەکەدا بەدەستهێناوە. ئەم ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەوڵ دەدات بە کردنەوەی ڕێڕەوی نوێ، ڕێڕەوی ڕێگای پشتێنە یان ڕێگای ئاوریشەمی نوێی چین لەگەڵ ئاڵنگاری بەرەوڕوو بکات. ڕێڕەوی هیندستان بۆ میرنشینەکانی باشووری کەنداوی ئیمارات، ئیسرائیل، ئوروپا یەکێکە لەو هێڵە نوێیانە. ڕێڕەوی بەندەری فاوی عێراق، تورکیا، ئوروپا ڕێگایەکی دووەمە بەم ئاراستەیەداوە. ڕێڕەوی قەزاقستان، تورکمەنستان، ئازەربایجان، تورکیا، ئوروپاش سێهەم ڕێگایەکە لە بەرامبەر ڕێڕەوی ڕێگەی پشتێنەی چیندا ئامادەکراوە. وەلانانی ئێران لەم ڕێگایانە دەگەڕێتەوە بۆ سیاسەتی دەرەکی سەرکێشانە و ئیدیۆلۆژیکی کۆماری ئیسلامی. پێدەچێت ڕێڕەوی باکوور باشووریش کە لە ڕێگەی ئێرانەوە رووسیا بە چابەهارەوە دەبەستێتەوە کاریگەریکی ئەو توێی نەبێت، چونکە ئابووری ئێران بە ڕادەی پێویست سەرنجڕاکێش نییە. 3. شکستی استراتیژیکی کۆماری ئیسلامی و لە دەستانی قوڵایی استراتیژیکی و کەمبوونەوەی بەرچاوی ڕۆڵ و پێگەی استراتیژیکی ناوچەی ئێران قورسایی ڕکابەرە ناوچەیەکانی گەلێک زیاتر کردووە. پێدەچێت کە پێگەی ئیسرائیل وەک هاوپەیمانی سەرەکی ئەمریکا و ڕۆژاوە لە دوای 7 ئۆکتۆبر و جنایەتەکانی لە غەزە و لوبنان و سووریا بە چاوپۆشی و بێدەنگی دەوڵەتە عەرەبیەکان لە چاو ڕابردوو گرنگی و قورساییەکی زیاتری بەخۆیەوە بینیوە. ئاشکرایە لە ئەگەری گۆڕانی دەوڵەتی ڕاستڕەوی ئیسرائیل و هاتنە سەرکاری دەوڵەتێکی نوێ هەمدووەخە دەتوانێت زەمینە بۆ ئاشتەوایی خێراتر لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیل لە سەردەمی ترەمدا خۆش بکات. هەرچەندە دەوڵەتە عەرەبیەکان لە ژێر گوشاری ڕایگشتی خۆیاندا بە پارێزەوە هەنگاو دەنێن، بەڵام هەڵوێستی ئێستایان ئەوە دەردەخات کە ئامادەنین لەگەڵ ئیسرائیل تووشی تێک هەڵچوون و ململانێ بن. براوەیەکی دیکەی پێشاتەکانی ئەم دواییە تورکیەیە کە ئێستا لە سووریا ڕۆڵی سەرەکی دەبینێت. هەرچەندە دەوڵەتی نوێی سووریا هەوڵ دەدات بە کەڵک وەرگرتن لە ڕۆڵ و نفوزی سعودیە و ئێمارات و تەنانەت ئۆردۆن و میسریش هاوسەنگیەک لە نێوان ڕۆڵ و کاریگەری تورکیە و قەتەردا پێکبهێنێت، بەڵام ناکرێت ڕۆڵی سەرەکی تورکیە لەم وڵاتە لە بەرچاو نەگیرێت. تورکیا ئێستا بەهۆی پەیوەندیە ئابووریە بەربڵاوەکانی لەگەڵ قەتەر و ئیمارات و تەنانەت تا ڕادەیەک لەگەڵ سعودیەش
بە بەردەوامبوونی ئاڵوگۆڕە بازرگانیەکانی لەگەڵ ئیسرائیل تەنانەت لە کاتی شەڕی غەزەشدا و هەروەها پەرەپێدان بە نفوذ و کاریگەریە ئابوووریەکەی لە قەفقاز ڕۆڵێکی زۆر بەرچاوی لە پێشهاتە سیاسی و ئابوووریەکانی ناوچەکەدا گرتوۆتە ئاستۆ. پێویستی 400 ملیار دلاری سووریە بۆ ئاوەدانکردنەوە ڕۆڵی شرکەتەکانی تورکیا لە وڵاتە بەهێزتر دەکات و جێگە و پێگەی سیاسی تورکیا پتەوتر دەکات. ئاشکرایە کە ئەم ڕۆڵە دەتوانێت ببێتە هۆی نیگەرانی و ڕەشببینی ئیسرائیل و سعودیە. خاڵی دووهەم، تەقینەوەی ناڕەزایەتی گشتی، نافەرمانی مەدەنی جەماوەری و پەرەسەندنی بزوتنەوە داواکاری تەوەرەکان. لە بەرەی جەماوەریدا گرنگترین پێشهات و بنەڕەتی ترین گۆڕانکاری لە کۆمەلگادا بریتیە لە دوورکەوتنەوەی بە تەواوەتی خەڵک لە دەسەڵاتی ئیسلامی. بایکۆتی بەربڵاوی شانۆی هەڵبژارنەکانی مەجلس و سەرۆک کۆماری ڕژیم، بایکۆتی جەماوەری میدیا و ناوەندە تەبلیغاتیەکانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن، پشتگوێخستنی ئاشکرای داواکاریەکانی ڕژیم بۆ زیادکردنی ژمارەی دانیشتوان یان هاوسەرگیری و لێدوانە بێبنەماکانی تری حکوومەت لە زۆمرەی تایبەتمەندیەکانی ئەم دۆخەن. خواستی ئەجگار زۆری کۆچکردن و کۆچی بەربڵاوی نوخبە و پزیشک و پەرستاران و دەرچوانی زانکۆ هاوکات لەگەڵ بێهیوایی سەبارەت بە باشتربوونی بارودۆخی ژێر دەسەڵاتی ئیسلامی و یان ماندووبوون لە دەست ئەم دۆخەی ئێستا تایبەتمەندیەکی تری کۆمەڵگایەکە بەدەست سیاسەتەکانی ڕژیم ئیسلامیەوە وەگیان هاتووە. لە پەنای ئەم دۆخەدا بزوتنەوەی ناڕەزایەتی ئازادی خوازانەی ژنان و لاوان و نەتەوەستەم لێکراوەکان هاوکات لەگەڵ ئاخێز و ناڕەزایەتی بەربڵاوی کرێکاران، مامۆستایان، پەرستاران، خانەنشینان، جوتیاران، خوێندکاران و ماڵ لە دەستچوان لایەنێکی تری تایبەتمەندی کۆمەلگایەکی تووڕا یاخی بوو نیشان دەدەن. خۆڕێخستنی خێرای بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و هەوڵدان بۆ لێک نزیک بوونەوەی بەشە جۆرا و جۆرەکانی ئەو بزوتنەوانە هاوکات لەگەڵ خستنەڕووی دروشم و داخوازی ڕوون و دیاری کراو نیشانەی ئەوەیە کە کۆمەلگا وردە وردە خەریکە بەخۆی دادێتەوە دەرک بە هێز و تواناییەکانی خۆی دەکات و خۆی بۆ تێکدانی هاوکێشەکانی حکوومەت ئامادە دەکات. ئاشکرایە کە خۆڕێخستنی بەشە جۆرا و جۆرەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هێشتا بە یەکگرتووی و کاریگەری سەرتاسەری پێویست نەگەیشتووە. یەکێک لە هۆکارەکانیش بریتیە لە فەزایەکی لە ڕاددەبەدەر ئەمنیەتی و زەخت و گوشاری دڕندانەی ئۆرگانە ئەمنیەتیەکانی ڕەژیم کە بە هەموو توانایانەوە کار دەکەن بۆ بێسەرکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. ئەوان هەموو هێز و ئەزمون و ئیمکاناتی خۆیان بەکاردەهێنن بە مەبەستی تێکشکاندنی تۆڕ و ڕایەڵە ڕێکخراوە جەماوەریەکان و شڕکردنەوەی گوشارەکان لەسەر هەڵسوراوانی پیشەیی مەدەنی و سیاسی. بەڵام کاتێک کە کۆڵەکەکانی دەسەڵات لاواز بن و قەیرانی داڕمان پرۆسەی هەڵوەرین و دوورکەوتنەوە لە دام و دەستگا سەرکوتگەرەکان پەرەپێ بدات، ئەو کات ئیتر ئەم هاوکێشەیە بە تەواوی دەگۆڕدرێت.